هەروەها لەو قاعدە و یاسایانەی کە نزیکە لەم یاسایەوە خوای تعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ ولا تبخسوا الناس أشياءهم شتی خەڵک بەکەم مەزانن مسلمانان شتی خەڵک بەکەم مەزانن یعنی کەسێک هەڵساوە بە کارێکی چاکە ئیشێکی باشی کردو بۆ نمونە سەر ئەم ڕێگا مزگەوتێکی دروست کردووە مزگەوتێکی بچووکی دروست کردو و چەند توالێتێکی دروست کردو شوێنی دەستنوێژ و مسلمانان ئەگەر لایەندا لەوێ ئیسراحەتێکەکەن و نوێژەکەیانەکەن یعنی ئەمە بەکەمی مەزانن بڵێ ئەمە چییە هەر لەو کاتێک کە پارە کۆکراوە بۆ غەزای تەبوک سەحابەیەک هەندێک خورمای هێنا قاپی خورمای هێنا هەر ئەوەی بوو لە ماڵە بڕێ لە منافقەکان دانیشت بوون لە بن دیوارەکە گاڵتەیانەکە وتیان توخوا ئەمە کەی شتێک ئەمە خوا پێویستی بەمە نییە ئەم قاپی خورمات هێناوە جا خوای تعالی لە قورئانە لۆمەیانەکە لۆمەی ئەوانەکە ئەم پیاوە هەر ئەوە نەی هەبووە هێناوی لە پێناوی خوایە بیبەخشێ تۆ بۆ لۆمەی ئەەکەی ولا تبخسوا الناس أشياءهم شتە چاکەکانی خەڵک بەکەم مەزانە ئەگەر ئازای خۆت بڕۆ لەوە زیاتر بێنە بەس تۆ خۆتی چت نەهێناوە و لۆمەی کابراکەی کابرا بۆ نمونە پارە کۆکرێتەوە بۆ کارێک بارێکی مزگەوت ڕبعێکە خاتە ناوی کابرا ئیمکانیاتی ئەوە نەیە ڕبعێکە خاتە ناوی لۆمەی مەکە کابرا غیرەت گرتی ڕبعێکی بەخشی لە پێناوی خوایە ئەمە زۆرە لای خوا کەم نییە والله لای خوا کەم نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی خۆتان بپارێزن لە ئاگری جەهەنم ئەگەر چی بە لەتە خوورمایەکیش بێ لەتە خوورمایە بەکەم مەزانە تۆ ئەوەت پێ ئەکرێ خەڵقی ئەوەی پێ ناکرێ تۆ کاتێ لۆمەی ئەوەکەی فەرم و خۆت بڕۆ لەوە زیاتر بکە بەس لۆمەی ئەو مەکە کارەکە ئەو کەم بەکەم مەزانە هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لا يشكر الله من لا يشكر الناس ئەفەرمێ کەسێ شکری خەڵق نەکا شکری خوای نەکردووە زەلامێک چاکەیەکت بۆکە با چاکەکە بچووکیش بێ هیچ نەبێ دوعای خێرت بۆکە تۆ بەکەمی مەزانە دەستخۆشی لێ بکە سوپاسی بکە ئەگەر ئێمە سوپاسی یەکتری نەکەین لەسەر چاکەکان ئیتر خەڵک چاکە ناکە براینە تەشجیعی یەکتری بکەین لەسەر چاکەیە کە مسلمانێکی کا و دەستخۆشی لێ بکەین و سوپاسیشی بکەین قەت ئێمە نەبینە ئەو کەسانەی کە خەڵک سارد بکەینەوە لە چاکە ئەگەر چی چاکەکە بچووکیش بێ بەڵکو تەشجیعیان بکەین